کەسێ لە شەو ڕۆژێکە 50 ئاەت بخوێنێتەوە قورئان هەوڵبا لی تێبگا لە بێ ئاگاکان نانووسرێ کەواتە ئەگەر نەیخوێنێتەوە لە کێ نووسرێ لە بێ ئاگاکان نووسرێ ئاخر تۆ 70 ساڵت بەسەر بردو 50 ساڵت بەسەر بردو 6 ساڵت بەسەر بردو با ڕۆژی تەفسیر یەک ئاەت فێر بیتە ڕۆژی 10 دقەت دانایە بۆ یەک ئاەت لە 24 ساعات چەند دقەیە 24 6 دقەیە یەک دقەی دانایە بۆ یەک ئاەت والله ئەم میلەتە وای بکردە لەم 30 ساڵەیە حاڵی ئێمە بەم حاڵە ناگەی کە ئەمڕۆ پێگیەوە بەڵام وای نەکرد ئەوەندەی گوێی لە هەواڵێک گرت کە هەواڵەکان خۆتان زان گەشتی هەیە کەمترین گەشتی 10 دقەیە وایە زۆرترین گەشتی ساعت و نیوە ڕوە نازانم ێستا وامە بێ بە زوو ئێمە کە ئاماندی دایک و باوکوانە بە دیاریەوە دانیشتن واماندی تەڵان هەمووی تێکەوتۆ لەوە مەگەرێکی خوا ڕەحمی پێکردن ئامادە بوو گوێ بگرێ لەم هەواڵانە ساعت و نیم 2 ساعت وتاری جومعە 20 دقە بۆی درێژە نیو ساعت بۆی درێژە هەفتەی ڕۆژێکیش بوو ئەم هەواڵانە شەو ڕۆژ گوێی لێگر ڕۆژ دانێک و شەویش دانەیەکی ئەوە دوو درێژ 3 ساعت ئەمە پیرەکان گەنجەکان ئاوە بزانم ڕۆژی چەند کلیپ گوێ لێگری گۆرانی هەیە ڕۆژی چەند جار دووبارەیەکەیتەوە دانیشە بە دیار یارێکی دۆگۆڵیەوە 90 دقە ساعت و نیم ئەگەر ئیضافی نەچێتە سەر بێ بە 2 ساعت دانیشە بە دیار هەڵقە هەیە 1600 هەڵقەیە 4 ساڵ لە تەمەنی بە دیاریەوە دانیشە ئەمانە درێژ نین ئەمانە سەری لێ تێک نایە وتارێکی 20 دقەی سەری لێ تێکە درێژە کاتی نییە بۆی خۆی هاوارەکە ئەڵێ کاتم هەیە بۆ هەموو شتێ دینەکەی خوانە بێ خۆی واناڵێ هەموو شتێ با درێژ بێ دینەکەی خوانە بێ با کورد بێ خۆی هاوار ناکە واناڵێ وەڵا برا ئەوەی کوێرایی داهاتوە لە ئاس ئەو دینە و چاوی بۆ هەموو شتێکی تر کراوەتەوە ئەم دوانە یەکسان نیە ئەمە یەکسان نییە بۆی کە چاوی بۆ دینەکەی کراوەتەوە بەڵام لە ئاس بابەتەکانی ترا سنووردارە